بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەشی دووهەم لە باسێکی زۆر گرنگ دڵنەوایی ئەو کەسانی کە ناخۆشی و ناڕەحەتی لە ژیانیانایە. ئەم دووەڵقە ئێمە پێشکەشێکین بە ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەیکەینە خاڵی دڵنەوایی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و هاوبەشتانە بین لەوەی کە بتوانین دڵتان خۆش بکەین و نمونەی کەسانێک کە موسیبەت و ناڕەحەتیان لە ژیانی دنیا بینیەوە ببینن تاوەکو ببێتە دڵنەوایی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش. لە بەشی دووهەمی بابەتی موسیبەت و ناڕەحەتیەکانی ژیان و تاقیکردنەوە خۆیەکان و ئارامگرتن لە بەردەمیا دینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. خوای گەورە ئازانم فعال لما یورید، خوا هەرچی بێ ئەیکات، چکە خوایە. بەس ئێمە عەبدین و ضرورە ئێمە کە وەکو عەبد وەکو بەندە سەبر بکەین و ئارام بگرین. ئیمامی عالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت مسایەرەی موسیبەت و ناخۆشیەکانی ژیان بکەن، لەگەڵیا بڕۆن، یعنی بڕۆن لەگەڵیا، تەحەمولی بکەن، هەڵی بگرن، بیخەنە سەر شانتان و ژیانیش بەڕێ بکەن. وردە خۆی سووکە بێت و خوای گەورە سوکناییتان بۆ لێرێ، چکە لە کت و پڕێکە خوا دەرگاکاتەوە. هەندێک جار هەندێ ناڕەحەتی و هەندێ ناخۆشیەتە ژیانی ئینسان، تۆ دنیات لێتەوە یەک و نازانی چۆن ڕزگارە بێ لەو ناخۆشیە، بەڵام بە لەحزەیە کە خۆشی تەسەوڕ نەکردووە خوا دەرگات بۆ کاتەوە و ڕزگاریە هێنێت. خوای گەورە دەرگای خۆشی و فەرحانی بخاتە سەردڵی ئەو کەسانەی دڵیان تەنگە بەهۆی هەر کێشەیەکی ئەم ژیانەوە بێت و ئەم دوو ئەڵقەی ئێمەش پێشکەشە بە هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست. فەرموو. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستانم بەشی دووهەمی ئەم باس و خواسە زۆر گرنگانەیە کە ئێمە لە ئەڵقەی یەکەمە چۆن مامەڵە لەگەڵ موسیبەت و ناڕەحەتیەکانی ژیانە بکەین کە خوای گەورە ئێمەی بۆ تاقیکردنەوەی زۆر دروست کردووە و زۆرێک لە تاقیکردنەوەکان ئێمە پێی ئەڕۆین تا ئەگەینە ئەوەی کە ئایا دەرەچین لە تاقیکردنەوە خۆیەکان یاخودنا. حەزم کردم ڕۆ لە خزمەت جەنابی مامۆسای زۆر خۆشەویستمان جەنابی مامۆسا عەبدوڵڵا سەنگاویا بین و تاقیکردنەوە تەنها موسیبەت و کەس مردن و موسیبەتی مردن و یا کارەساتە گەورەکان نییە کە بەسەرمانایەت یا بەسەر میلەتەکەمانایەت، یعنی هەموو شتێک تاقیکردنەوەی هەموو شتێک موسیبەت و ناڕەحەتی خۆی هەیە، چۆن دەرەچی تایە. یەکێک لەو بابەتانە مەسەلەی ماڵ و خێر و چاکەکردنە، چەنێ ئەتوانین دەست بکەین بە گیرفانمانە خێر و چاکە بکەین، چەنێ ئەتوانین لەم ئیمتیحان و لەم تاقیکردنەوەیە دەربچین. مامۆستا یەخوا بەخێر بن بۆ وەرنامەیشی چا. زۆر بەڕێز سپاسانەکەم. تۆش بەخێر بێ سەر چاو. مامۆستاگیان خێر و چاکەکردن چۆنەوە بەڵکە قورئانی و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن باسی ئەم بابەتە ئەکەن؟ ئایا ئەمەش هەر ئیمتیحانە تاقیکردنەوەیە کە خۆی خاتە بەردەمان؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەکی داواکەین لە خوای پەروەردگاری هەمومان بۆ کار و کردار و وتنێک یارمەتی بدا کە ڕەزابوونی خۆی تێبێ ئینشاءالله. طبعا باسی تاقیکردنەوە جەناب دەربارەی لە هەموو شتێکە تاقیکردنەوە هەیە، لە هەموو شتێکە تاقیکردنەوە هەیە و بە تایبەت لە مەسەلەی ماڵە زۆر گرنگە تاقیکردنەوەکە. لەوانەیە بڵێم ئەوەنە لە مەسەلەی ماڵە هەیە لە شتەکانی تران نەبێ. زۆر کەسێ لە حاڵەتی فەقیری و نەبوونیە، پیاوێکی زۆر بەڕێز، زۆر محتەرام، زۆر باش، زۆر بە ئارام، بەڵام کاتێک دەستی لە ماڵ و سەرۆت و سامان گیرە بێخوا پەنامان بدات، هەندێک نەڵێ هەمووی سێرەکەی ئەگۆڕێ. خوای لە قورئان ئەوەتەی شاری پێکە ئەفەرمێ ئین الئینسان لەیەطغا ئەن ڕائەهو استەغنا. سیرەکەی ئینسانەکان هەندێکیان کاتێکە دەوڵەمەند هەبن، تاغیە بن، گومڕا بن، لە ڕێگە دەرەچن، تەمان لەو ئیمتیحانە دەرناچن. جا لەبەر ئەوە خوای گەورە احتیمامی زۆری داوە بەوەی کەوا ئینسان ئەو ماڵی کە خوا پێی داوە و سنووریشی بۆ داناوە. وەکو فەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة. يعني ئەی کەسانێک کە باوەڕتان هەیە بەخوا لەو ماڵ و سەروەتەی کە خوای گەورە پێی داون ببەخشن پێش ئەوەی کەوا
أمانتان بسربية بيش أو من قبل أن يأتي يوم بيش أو كروجكتان بسرا بيد لا بيع فيه ولا خلة ولا شفاعة أو روجك يتنكر نفروش نتايا نخز ما يتدو سايتي تايا نتكاكرنو واسطي تايا جاب خواهي قورة فرمي بيش أو أمانتان بسرا بيه أو هل بدن ببخشن لو سروتو ساماني كوابي من داون ئەرەمگرتن فەزیلەت و سەرکەوتنی ئیرادەیە. ڕۆح بە سەبر گەز باڵاکە، دەستی بە نهێنیەکانەگات. سەبر ئینسان لە پابندبوون بە گۆشت و خوێن و خاک ڕزگارەکات و ئەیباتە ئەو جێیەی کە بە ئەندێشەش زۆری نەپێی ناگەن. سەبر گەرویەکی تەسک و لوتکەیەکی سەختە بۆ گەیشتن بە سەڵتەنەتەکانی ئەودی و بە جیهانە باڵاکانی غەیب. پاڵاوانەکانی جیهانی ماهیەت و حەقیقەتیش کۆمەڵە هەرقلێکن کە سنگ لەم گەر و ترۆپکە سەختانە دەردەپەڕێن و هەوراز و لوتکە گردن کەشەکان وەک دەشتی تەخت دەبینن. هەست پێکردنی ئەم کاکڵە جوانە سینەی فیتڕەتە و تێگەیشتنە لە زمانی شتگەلێکی زۆر کە بەبێ سەبر مەحاڵە پێیان بگەیت. جاري واهي خوي قورة بحثي بخشينكيش أكاري أوها بخشنو كلما آياتا فرمي يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم أي كساني كباورتان هنا وبخوا لو ما لباكو خاوينانا ببخشن كبا كاسبي بدستاني هنا يعني باري حرام بخشين تاني ما وصل. باري حرام خوي حرام تشي بخشين. جاء فرمي لما لباكو خاوينكي خوتان كبا كسابتك حلال بدستاني هنا ببخشن أما باسي خوي دي دعاء أو فرمي ومما أخرجنا لكم من الأرض ولو رزق روزيش كمن ببدر هنا ولا سر لزوي لو إيش ببخشن وكو فلاحة وزراعة وكشتو كالو أمشتانا ببخشن جارا اشتتش فرمي خالي سيامي فرمي ولا تيمموا الخبيث منه تنفقون ولا تيمموا الخبيث منه تنفقون لشتي بروبوشو خرافو بيكلك ما بخشن بخلق أوشتاني كبير كلكا طبعا من لا عشان لا ديبين زور كسمان بيني حتى لسر خرمان كي أو جوع نفاكر ريكو بيكو بوكي اللي جتو بريف وخلوات وبين خرمان وشتيشي دانا وزور جار نايشي ناو زكاة دايتي بخلق وتقوي يقول لي لا فرمي لشتف وخلوات وخرافة كانت ما بخشن ولستم بآخذه لكاتك أقر أوشتان بدن بخوتان ولستم بآخذه خوتان وري ناقرن إلا أن تغمضوه فيه ما قد شافوا شيء اللي كان وري بقرن أمانة جا خوي جورا أو تاني بوشوانا باسي أو حد لدعاء شو فرمي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون باسي أو كات كوا ناقن ببلو بيتشاكا إلا ما قد كاتك لو مالك زور خوش دانوي ببخشن أو ساقن ببلو بيتشاكا للايني خوا كوابو أما الله سلوتو سامانا بخواي جورا كذاتي بإنسان كان ببيهو نيداوا شتي وداناوا أم سنوراني وداناوا أم أركاني خصوصا السر إنساني بطيبت إيمان دار كبجيبيني إنسان لبردم مصيبتنا راحت يكاني دنيا همو كسي يشتي بسريت جارواه إخوانا خواسا كسي عزيز تمري إنسان كسي خوشويسي أمري ياخد زرري مادي وماليكا ياخد لجيانا وتا كورو كيميا باران ودنيا مصيبة بسر معنا هاتو أميلتا هيا خو قربين باشا يا بروخين خوانا خواسا ناشكري بكين إنسان للدنيا كدروز بوها خواه تبارك تعالى ونبلوكم بالشر والخير وافرمي إيما طاقتنا كينواني بالشر بالخير إنسان بيخورا قربي بتواني كالسر مصيبة لسر همو شتيك بتواني خورا قربي وافرمي ولا نبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات أفرمي طاقتنا كينواني باشتيك لا ترس لكمي سروال لكمي نفوس يعني هموت طاقتنا كينواني بويكوا مصيبتها بسره يانين بويكوا مناطانا مريء خورا قدهم بويكوا
مثلا باوکە دەمرێ خۆراگری بەوەی کەوا ماڵ دەرەچێ زەرەدی ماڵیەکەی خۆراگری ینی ئەمانەت بەسەر دێ خۆراگری لە دوایە فەرمی و بەشیری سابرین مژدە بدەم بە پێغەمبەرە فەرمێ درودی خوا لەسەر بێ ئەفەرمێ مژدە بدە بەوانە کەوا خۆراگرن لە دنیا لەسەر بەڵاو موسیبەتەکان هەج بەڵاو موسیبەتێکی بەسەر هات ئینسانی موسڵمان بێ خۆراگر بێ کە خۆراگر نەبێ ناتوانێ ئیمانەکەی دەور نابینێ ئەبێ ئینسان نییە هەموو کاتێ ئیمان لە دڵتا دەوری خۆی بینێت لا هەموو ئەرس و کەوتێکا لە فرۆشتنە لە کرینە لا ئەسان بدانیشتنە لا هەموو بابەتێکە بێ دەورت ببێ کە دەورت نەبێ ئیمانی تۆ زەعیفە یا ئیمانێکی زۆر کەمە ئەو ئیمانە ئەگەر باش بێت بە کەڵکی قیامەت یەک ماوەسە مەلاقات بەڵێ جا هەر ئیمانە کە ئینسان لە دوا ڕۆژە ئەپارێزێ و کە تەبعەن کە خوا تاقی دەکاتەوە بۆ ئەوەی کە بزانێ ئیمانەکەت قایمە لە دنیا ئیمانت بەخوایە کابرا لە هیندستانەوە تا مشگە پەرێستی و گا پەرستی و ئەمانە یعنی ئیمانی نییە ئیمانی بە شتە شتێکی دنیا شتێکی هینە لە ئەوروپا کابرا ئیمانی بە تەبیعەیە و نازان بە چییە و بە شتێکی سادەیە ئێمە بەس ئیمانمان بەوە هەیە کە خوا دروستی کردوونی خوش ڕێنموویمانەکە بۆ ڕێگەی چاک و خراپ ئەبێ بتوانین خۆراگر بینەوە بتوانین هەر سوکەوتی لەگەڵا بکەین ڕۆژانە بیبینە سەر ماوەسە مەلاقات جەنابەت ڕەنگە نمونەت زۆر لابێت ینی خەڵکێکە کەسی مردووە یا زەرەرێکی گەورەی کردووە یاخود خوا بەڵاو موسیبەتێکی هێناوەتە ڕێی بەڵام سەبری گرتووە خۆی گەورە دەروی خێریشی لێ کردوێتەوە ئێمە بەنسبەت ئێمەوە خەڵکی گەڵاڵی گەڵاڵە بۆ خۆ دەزانی حاجی ماوەسا لێ بوو حاجی ماوەسا مەلا محەممەد ماشەڵڵا پێشکەوتوی بەرەکەدا حازر بێ خوا عەفوی کرد بێ لەگەڵ مردووی ئێوە ئەنجار خەڵکی گەڵاڵە زۆر پێشکەوتوو بوون لە دیانەتە خۆراگر بوون بۆ میوانداری بۆ هەموو شتێ زۆر چاک بوون لە کاتی موسیبەتە لە کاتی هەموو شتێکە ئەم ساڵی ڕابردوو کاتێککە تورکیا بردومانی کردی گەڵاڵە بردومانی پەکەکەی کرد لەوێەوە کوڕێکی گەڵاڵەیی بەرکەوت باوکی لێرە نەبوو لە خارج بوو کە هاتەوانێ شەو نازام چۆن هاتەوە لە تورکیاوە بەهین هاتەوە بە ترانسێت و گەشتەوە ئێرە هاتەوە وتیە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون بەبێ ئەمەی کەوا فرمێسکێک بژێ لە چاوی یعنی زۆر خۆشە کابراکاوە شکر و سابیر بێ شتێکی بەسەردێ بەنسبەت ئێمەوە ئێمە گەڵاڵەی خۆراگرین لەخوا بە زیاد بێ لەبەرەوەی حاجی مامۆستا گەڵاڵە هەمیشە و دایم فەقەی پێگەیاندووە خەڵکێکی زۆری پێگەیاندووە ئەچوین بە دەورێەوە دانیشت هەموو ئاگامان لە دەست و دەوریان بوو دیندار و میوان دۆستن ئێستا ئەو تەسیری مامۆسا بووە هەرێوەڵات تەسیری مامۆستا مەدام هەمەی بوو بە زۆری بەڕاستی زۆر چاک بوو بۆ ئێمە ئەنجار خەڵکی ئیسپادەی لێ کردووە چەندەها ماوەساوینی پێگەاندوو ئەنجار دوایەوەش خەڵکەکەش نییە خەڵکەکە هەمووی چاک بوو بۆیان بەڕاستی نانی فەقێ و خواردنی فەقێ و ئەمانە خزمەتکردنیان هەموو لەسەر ئەو خەڵکە بوو ئەنجار ئەو دێ ئێمە خەڵکێک بوو میوان دۆست بوو پێخۆش بە چونچی ئیمانەکە نییە ئیمانەکە دەوریە بینی بەڕاستی فێر ببوون کەوا ئیمان ئەبێت چۆن دروست ببێ لە دڵی ئینسانە ئینسانە بێت چۆن خۆراکرد بێەوە بێت چۆن ئەو جا کاتێک کە مردوومان لێ مرد هەمووی بەلا ئیلاهە ئیلەڵڵامان بر بۆ سەر قەبران ئەنی ئەوەندەمان دڵ قایم بوو کاتێک کە مردووەکمان لێ مرد هەر هەمووی دڵی ڕاچنەچی ئیمانەکەوای لێەکە کە هین بێ قایم بێ و بتوانێت خۆراگر بێ خۆی گەورە باسی پاداشەکانەکە سەسێرەکەی شتەکان چۆن لە دنیا شت هەیە دەرەجەیە دەرەجەیەکە دووە سێ دەیە ئەنواعی ئەمانە بەڵام خۆی گەورە لە باسی خێر و خێراتە باسی ئەوەکە خێر و چاکەی وا هەیە خۆی گەورە بە یەک بەدە نای بردووە فەرمێ من جاء بالحەسەنەتی فله عشر أمثالها کەسی چاکەی بکە خوا دە چاکەی بۆ ئەنووسێت دە خێری بۆ نووسێت دە جار پاداشێ داتەوە ئیتر ئەم خێرە شەرت نی هەر ماڵیش بێ ئەم من جاء بالحەسەنەتی فله عشر أمثالها جاری وایە تۆ قسەیەکی خێرەکەی
جاري وایە ئەچی بۆ مزگەوتێ جاري وایە ئەچی بۆ سڵحێ جاري وایە تەنگانەیە لەسەر کابراایەک لە ئەبێ ئەمانە گشتی چاکەیە جاري وایە خێرێکەکەی خێری مادیەکەی خی گەورە دەقات بۆتە ئەنووسێ ئەمە یەکێ لە دەرەجەکانە دەرەجەی تربان هەیە کە خی گەورە بەحسێکە مثل الذين ينفقون أموالهم كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم وأزال مايا أفرمي نموني أو كساني كوا خير أكن وكو دانا دنك داني ولي كوايا لا أرزه أو دنك داني ولي كسوزة بيه حول أقولي هالقولي صدانا أقريت كوابو خير وايشي يكبه حوصته والله يضاعف لمن يشاء جاري وايشي خواهي قرأت چندها قات ويتو فاتكاتو كوابو خير معنيه يكبه ديه خير معنيه يكبه حوصته زيادة ريشة إم جاري باسي سبركيش عزيكي مالا صبر ما وصل لبردم أم بارو سامانه که باس کرد صبری تیه آرام گرتنی تیه بله خوی صبر حتی شته به صبر کره حتی عبادت اگر انسان صبری نبی بوی نکره کسابت اگر صبری نبی بوی نکره خوی گورا زور اهتمامی داوا به اهل الصبر و زور پاداشی زور گرنگی بودانا و به حمل دنیا دا بختوره حمل قیامتشا سرفرازه یکی لو آیاتان درباره صبر افرمی أعوذ بالله من الشيطان الرجيم إنما يوفى الصابرون أجرهم بغير حسابه أفرمي خواهي قولة براستي بحقيقة خواه پاداشي أهل الصبر أداته ببي حساب كردن ببي كيشان و بيوان و متر و نازنم شو أمانة تلبلي الشاو هيج سنور كينيا باسي سنور مان كرد يك بدا مانه يك بحوصت مانه يك بشتيها ونتريش مانه بلام صبر حج سنوري بۆ دیارێ نەکردووە ئەمەە پاداشەکەی زۆرە بەڵامی تر سەبریش شتی خۆشی هەیە پێغەمبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا پەنامەندە بە خاتی ناوجوانەکانی خۆی کاتێ ئینسان مصیبەتێ ناڕەحەتیەکە دێ بە سەریا پێغەمبەر فەرمێ الصبر عند صدمة الأولى خۆڕاگرتن لە ئەوڵی مصیبەتەکەیشەوە زیاترە چون بە تەبیعەت ئینسان ئاساییە بێت ئێمە بۆ نمونە من خۆم هەچی کەس و کارمی ئەنفالە لو حالتي أولا زور ناڕەحەت چەند کەسان ماوەسان ئەنفال من نسا 18 کەسم ئەنفالە من دایکم ئەنفالە خوشکم ئەنفالە برام ئەنفالە برازام ئەنفالە خوشکەزام نۆ دانم ئەنفالە تقریبا 18 کەس بەس لە عایلەی خۆمان ئەنفالە جنابی مامۆستا عەبدوڵڵا کاتی سا کاگەڕیتەوە بۆ سەنگاوە کەرپچی ئەو دێی خۆتان یعنی هەست بە و مەسات و ناڕەحەتی هەست بەو شوێنی ئازار و برینە قوڵی ئەنفالەکەی لەو دیامە زۆر دیەک بوون جەنابتان ئێمە پێنجەم ئێمە بۆ یەکەم جار کە ڕۆیشتمە شوێن ئەویانە تەمەنەوە ئاسەوارم بینی و هەموو خانەوە داڕوخاتە سەرەکە و کەس و کارەکە هیچی نەما و ئیتر ئاساری بەردەدارەکە ماوە زۆر ناڕەحەت بین و زۆریش گریاین ئیتر هەر ئەو کاتە ئەوانە وەکو جا کردوون بە شیعریشەوە لەو کڵپەی دەرونا هەیە ئەوانە وەکو شیعر کردووە بە شیعریش بۆی کە هەر لە بیرمان نەچێتەوە زۆر جار لە مناسبەی ئەنفالەکانی ئاگام لێ ئەو شیعرانە خوێنەوە بەڵێ زۆر ناڕەحەتین لەو بارانەوە زۆر ناڕەحەتیشمانەکەن ساڵانە بەداخەوە لە جیاتیەوەی پاداشی کە سوکاری ئەنفال بدەنەوە لە جیاتیەوەی خزمەتیان بکەن ساڵانە نظامان نەکولێنەوە باسییان نەکەنەوە بڕێ پیرەژن و قڕبەسەر و داما و تێن لەسەر تەلەڤیزیۆنی زعەکان و دەستکەن بە گریان ئێمەش بەڕاستی برینەکانمان ئەکولێتەوە پێکرێتەوە ڕاست لە دوای کارە ساتە دڵتەزیێنەکەی 1970 کە بەدەستی دوشمنانی میلەتی کورد لەلایەن حیزبی بەعس و هاوکارەکانیەوە کوردی کوردستانی عێراق بوو بە چەند بەشەوە بەشێکی زۆری لە کچ و لە کوڕ و مناڵ و ژن و پیاوی بەتەمەن لەلایەن دوشمنانی کوردەوە دەستگیر کران بە پێی هەواڵەکانی دوای نەمانی حیزبی بەعس دەرکەوت کە هەموو ئەو منداڵ و کوڕ و کچ و پیا و ژنانە لەلایەن برا عەرەبەکانمانەوە ڕەمی کراون خراونەتە ناو گۆڕی بە کۆمەڵەوە کە ژمارەیان 182,000 کەس بوون بەشێکی تری کیمیاوی باران کران لە چەند چرکەیەکدا بە هەزاران منداڵ و پیا و ئافرەتی بێتاوان گیانیان لەدەستدا لە هەڵەبجە و ناوچەی قەرەداخ و هەندێک لە ناوچەکانی تری کوردستان و بە هەزارانیش ئاوارەی ئێران و باقی وڵاتانی تر بوون و بەشێکی کەش
دەست بەسەر کرابوون لەلایەن بەعسەوە لە کۆمەڵگا زۆرە ملیەکان کۆ کرابوونەوە کەس خۆی بە خاوانی هیچ نەدەزانی دەسەڵات و توانایان لێن سەنرا بووە هەموو چاوەڕوانی ئەوەیان ئەکرد کە لە ناکاو باریان کەن و وەکو باقی خوشک و براکانی تریان ڕاپێکی نگرە سەرمالیان بکەن ناوچەی سەنگاوی شێکێک بوو لەو ناوچانە کە دوشمنی زۆر بەلایەوە گرنگ بوو بۆیە ڕژێم هەموو هێز و قواتێکی بۆ هێنا بوو و بە زۆری خەڵکەکەی ئەنفال کرد و سەرجەم دێهاتەکانی ڕووخان دیەکانی ئێمەش وەک هەموو دیەکانی تری کوردستان بەرشاڵاوە دشمنانەکەی دشمنی مرۆڤایەتی کەوتن یەک هەرسێ 5 ئەنگوست 57 نەفەر لێی ئەمپار کرا دوو کارەزەی حاجی وسێنمان هەیە 31 نەفەری لێ ئەنفال کرا 5 مرالی حەمە ساڵحمان هەیە 12 نەفەری لێ ئەنفال کرا 4 سەیوەیی 5 نەفەری لێ ئەنفال کرا 5 فاتکە 5 نەفەری لێ ئەنفال کرا 6 هێلانە قال 5 نەفەری لێ ئەنفال کرا 7 عینکەی سەعید 5 نەفەری لێ ئەنفال کرا 8 حەسەن کەنۆشی سەر و 56 نەفەری لێ ئەنفال کراوە 9 حەسەن کەنۆشی خوار و 12 نەفەری لێ ئەنفال کراوە 10 تەپە عارەبی حاجی مارف 28 نەفەری لێ ئەنفال کراوە 11 کۆیی 11 نەفەری لێ ئەنفال کراوە 12 زستانە 28 نەفەری لێ ئەنفال کراوە 13 تەپەسێ 7 نەفەری لێ ئەنفال کراوە 14 دووبڕاو 3 نەفەری لێ ئەنفال کراوە ئەم 265 نەفەرەمان براو ئەنفال کرا و بێسەر و شوێنیان کردن هەموو تاوانەکانیشان ئەوە بوو کە کورد بوون ئێمەش بەردەوام لە چاوەڕوانی و دوودڵی داین ئەژین بیر ئەەکەینەوە کەسێک یەک زەڕە ئینسانیەتی تیابێت ناتوانێت بە هەزاران منداڵی بێتاوان بکوژێ یان زیندە بە چاڵیان بکات بەڵێ ئەوەی کە بوو بەهۆی ئارامی و بەخشینی هیوا بۆ ئێمەی کە سوکاری بەناو ئەنفال ئەوەیە باوەڕمان هەیە بەخوای هەمووان کە دەفەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار الحمد لله بەچاوی خۆمان بینیمان واتە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی ئیمانداران وا گومان مەبەن کە خوا بێ ئاگایە لە کار و کردەوەی ستەمکاران لەو کار و کردەوەی کە ستەمکاران دەیکەن بەڕاستی خوا سزاکەیان دوا دەخا بۆ ڕۆژێک کە چاوەکانیان تیایدا ئەبڵق ئەبێ جاری وایش هەیە هەر لە دنیادا تۆڵە لە ستەمکاران دەسێنێ و ڕسوایان دەکا و لە دوای ئەوە خوا ڕزگاری کردین لە دەست ئەو زاڵمە ستەمکارە ئەوانەمان کە لە پاش ماوەی ئەنفال مابووین خەڵکی ناوچەکە بەگشتی دەست بەدەست بۆ سەردان دەچوون بۆ هەوارگەی زێدی باوباپیرانیان ئێمەش بۆ سەردانی زێدی باوباپیرانمان چوین بۆ 5 ئەنگوست کاتێک کە چاومان کەوت بە خانی ڕووخاو بە زۆری کە سوکار نەما و شوێن و هەوارگەی کە سوکارە ئەنفال کراوەکانمان بینی سەر لە نوێزامەکانمان کولایەوە هەموو بەجارێ دەستمان کرد بە گریان ئەمان وت خۆزگایە ئێستا قەبری ئەو براو خوشک و دایک و کە سوکارانەشمان لە ناو قەبرستانەکانماندا بووایە هیچ نەبێ بە مردووی زیارەتی قەبرەکانمان بکردایە بەڵکو تۆزێک ئارامیمان بۆ دروست بووایە لە دڵە ڕاوچێ و چاوەڕوانی بکەوتینایە گریان و شینی بێکۆتاییمان وەک کڵپەیەکی ناو دەرونی گڕگرت و ئەم چەند شیعرەی منیشی لێکەوتەوە بە ناوی کوانێ کە سوکارەکە ئێمە زۆر پەلەمانە هەتا لە زمان و خەڵکی چواردەورمان تێبگەین پردێک لە نێوان لافاوی کات و بوون و ڕەفتارە ئاساییەکانی خۆمانە دروست بکەین ئەم ئاواز و مۆسیقا تەریبەی نەخی مرۆڤ چەندە تەریبە بەو قەدەرە دەستنیشان کراوانەی دێنە ڕێمان بە مەرجێک لەو هاو ئاهەنگی حاڵی ببین و تەماشایەکی مومینانەی بکەین ئەوسا دەبینین چەندە بڵندە هەستەکەین کات چەندە کاریگەرە لەسەر هەموو شتەکان و
کات لێرەی دنیا مەسخەرە نییە و مسەخەرە بۆ حاڵی بوونێکی باشتر. لەبەرەوە ئەزمون پێمانەڵێت لە هەندێک کاتە بێت پۆڵا بین و هەندێک کاتیش سەهۆڵ بین و لە حەوزی ژیانی خەڵکیە فێنکەرەوە بین. تەحملی قەدەر و قودرەتی ئیلاهی لە ئێمە داوا کراوە و ئەگەر وانەبین پێی ڕۆشتنمان لێوەرەگیرێتەوە و ڕۆحیشمان لە دەستمان هەڵدێت. نەفسی شەوکات ئەبێتە پادشا بە سەرمانەوە و ئامر و ناهیمانە بێت. لە پەراویزی کتێبەکانە یەکێ لە کتێبەکانی وازانم ئیمامی زەهەبیە نووسراوە. هەر خۆمان چۆن گرانیمان بەسەرا هات. ئەڵێ سەردەمی بۆ قات و قڕی و گرانیەکی زۆر هاتووە بەسەر خەڵکە. وەم جارە کە قات و قڕی و گڵای هاتووە گرانیەکەی خۆمان قات و قڕی نەبوو، هەر گرانی بوو. چونکە گرانی جایە قات و قڕی جایە. گرانی ئەگەر قات و قڕی لەگەڵا بێ زۆر خەتەرە، بەڵام ئەگەر هەر خۆی بێ کەمترە. ئینەکەی خۆمان قات و قڕی لەگەڵا نەبوو، شتەکە بوو بەس پارە نەبوو بیکڕێ، فەقیرەکە پارەی نەبوو بیکڕێ. بەڵام ئەو زەمانە ئەڵێ تاعون و خۆپەنەمەندە گرانی و قات و قڕی هاتووەتە سەر خەڵکەکە، خەڵکە بە زۆری هەر نەماوە. ئەڵێ پیاوێکی زۆر زۆر ناودار لە شاری کورک و سلێمانیا بڵێن بووە. سێرەکە ئەو پیاوە هەرچی کەس و کاریە نەماوە، خۆیشی نەماوە، کەسی نەماوە، سەرۆت و سامانی هەر نەماوە، تەنها ژنێک و دوو کچی دەرچوو. ئەڵێ ژنەکە و دوو کچەکە کە وەختێ دەرچوون لە ڕویان هەڵناتون مێنە لەم شارە سوال بکەن، چونکە ئەوان بنەماڵێکی ناودار بوون. بڵێن ڕۆیشتون خەڵک ناسیون چون بۆ شارێکی وەکو کەرکووک با بڵێن چون تێ لێ کەسم نامان ناسێ ژنەکە کچەکانی بردو چۆ بۆ ئەویانە، کە وەختێ چۆ بۆ ئەویانە پرسیاری کرد لە پیاوێکی وەکو جەناوتی کاک فڵان کەس بەشک و یەکێکە ئەهلی خوا بێ و خێر و خێرات بکا و یارمەتیماندا پیاوێکی موسڵمانمان پێ بناسێن کە ئاوهابی. ئەڵێ ئەوانش وتیان لە فڵان کەس پیاوێکی زۆر زۆر موسڵمانە و ئەهلی خێریشە بچن بۆ لای. ئەڵێ ژنەکە کە کچەکانی بردو و چۆ بۆ لای ئەو پیاوە و وەزعی خۆی بۆ گێڕاوەوە تێتی کاکە وەزعی ئێمە ئاوایە، بەشک و یارمەتیمان دی وەکو برایە لە پەنای تۆ خی گەورە یارمەتیمان دی بمێنەوە هەتا خوا دەرمان لێکات و وەزعی خۆی گێڕاتەوە. ئەڵێ کابرا وتی باشەوە شایەتتان هەیە ئەم قسانێکم وەهایە. ژنەکە شار لەکوێ بێرە؟ ئەڵێ دەچکرد بە گریان و گەڕایەوە. کە گەڕایەوە بڕێتر گەڕا لە شارەکە و وتیان وەڵا پیاوێتر هەیە موسڵمان نییە بەس ئەو گاورە، ئەوە زۆر ئەهلی خێر و ئەمانەیە. وتی باشە دە پێمان بڵێ ئەڵێ چوو بۆ ماڵەکەی ئەوانەڵێ کە وەختێ چوو وتی براکەم تو هەرچەنێ گاوری تۆ ئەهلی کتاب، ئێمەش ئەهلی کتابین، لە کتابەکان گیرە بین و بەڵام ئێمەش لێمان قەوما و بنەماڵێکی ئاواین و ئەتوانی ببی بە برامان و یارمەتیمان دێ هەتا خوا دەرێکمان لێکاتەوە. ئەڵێ کابرای گاورتی تۆ خوشکمی ئەمانشە خوشکە زامن بەسەر چاو. ئەڵێ هۆدەیەکی بۆ تەرتیبکردن هەرچی زەخیرێ ئەو سەردەمە بۆی دانان هەرچی پێویستاتی ژیان بۆی تەرتیبکردن و دی حتا من ماوم ئێوە ماون و من لە دەسمابێ تۆ خوشکی بنێ ئەمانە خوشکە زامن. ئەڵێ ئەو شەوە کابرای گاور لە خەویا بە خزمەت پێغەمبەر گەیشت لەناو بەهەشتا. ئەڵێ کە لەناو بەهەشتا بە خزمەت پێغەمبەر گەیشت سەڵ سەلەم تەبەن ئەم گاور موسڵمان نییە، بەڵام ئەزانێ ئەمە پێغەمبەرە. ئەڵێ قەسرێکی زۆر زۆر جوانی بینی وتی ئەی پێغەمبەری ئیسلام ئەم قەسرەی کێوتی وەڵا ئەوەی کەسێکە کە ئیمانی بێ دەوتی ئەوە من ئەڵێم ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله. ئەوە مشایەتی ئەدەم هیچ خوایانی إلا الله نەبێ و تۆش پێغەمبەری خوای دەوتی ئەو قەسرە هەر بە تۆش دانراوە. ئەڵێ کابرای موسڵمانیش کەوتی شایەتت هەیە بە هەمان شێوە ئەو خەوەی بینی لە بەهەشتا بە خزمەت پێغەمبەر گەیشت سەڵ سەلەم ئەو قەسرەی بینی زۆر زۆر عاشقی قەسرەکە بوو. وتی ئەی پێغەمبەری خوا ئەو قەسرە هین چێە؟ وتی وەڵا ئەوە هین کەسێکە کە ئیماندار بێت. وتی خۆ من ئومەتی تۆم و مسڵمان و ئەمانە. پێغەمبەر پێی فەرمووی شایەتت هەیە تۆ ئیمانەت هەیە؟ ئەڵێ ئەمە ئەم چیرۆکە ئاوها نووسراوە. جا ئەڵێ کابرا خەبەری بۆ بە حاڵەدەوان چوو بۆ ماڵی کابرای گاور کە چووتی کاکەوتی ئاوتی ئێوارە ئافرەتێک و دوو کچاتن وێرە هەچی تۆ ئەتێ من ئەدەمێ بالای من بنوتی نانە تازە ئەوە ڕۆشت من ئیسا مسڵمانم ئەوەی کە تۆ بینیتە منیش تۆ بینیمە. جامە بەسم لێرانە کاکە شێخ گیان مەسەلەکە ئەمەیە زۆر جار بەهۆی یەک کارێکی خێرەوە خی گەورە هیدایەتی کابراایکی نامسڵمان دایکاتە مسڵمانش بەهۆی خێرێکەوە وانی هەر بەهۆی ئەو خێرەوە ئەو کابرا خی هیدایەتدا کردی بە مسڵمان. بۆیە ئینسانی ئیماندار بەڕاستی ئەبێ هەڵ بدا
لە حەتی خێر هەیە بە گوێری توانای خۆی بەشدار بکە چونکە نازانین بەبەنێت چی خێرێک خوا دەری و ڕەحمەتی دنیا و قیامەتی لێ کاتەوە وە خۆشی بپارێزێت لە هەموو گوناه و تاوان و خراپەیە چونکە ئەوش نازانی بەهۆی چی تاوانێک خوا پەنەمەندە خوای گەورە إنسان جلود ماصية هل بينصم نافر من خياركم في الجاهلية خياركم في الإسلام حتى نافر من خوايا هدايتي أم دو عمرائه كان بو إسلام يعني إسلام بقوت كبيك لم دو عمرائه كان عمري كوري هشام بك أبو جهلة كواتا خصلتي زورجوان لأبو جهلة هبو بينصم حزي كردوك أم بياو بيتناو إسلام يعني أكري أخلاقي برزي يعني كسيكي غير دينيش غير مسلمانيش بيتجي إعجابي عالمي غيب وخوي يقول هدايتي بقى خلاص أو شيء جنة هالسنة أو قصة زور صحتك تعاونية بلاي هنديكو أنا صحتك حديثك تعاونية بلا ماكو حكمته داناي زورتي يا عبرة ورقرتن بكار جت كوار خلق بيزانه الله العسي بيغمر صلى الله عليه وسلم سكسوا هايا العسي بيغمر صلى الله عليه وسلم صحابيك نخوش بوه لحالتي سر مرقا بوه لحالتي سر مرقا للصحابة كان دوريان داو لو حالتا سي كلمة يقولوا كلمة كان زور عجيب ولاين هيك كانوا تأتي ليته جديدا وليته بعيدا وليته كاملا على أمس كلمة يقولوا أنجليتي نقيشون بهالشوية كم جارا على بمش دواي أو يعني درسو طبعا أول شيء أشكرايا إنسان لحالتي مردنا هم لا شيء أقالية هم كسكارك شيء أقالية والناس القرآن إيش بس يوقت أقات أو حالتي بيني هردولا بيني هردولا معناه أو سيرت ليته جديدا جاء أرزكم جاء عليه وما يوتي خوزقة تازة كبوايا ليته جديدا خوزقة كونك همي بوايا كاملا خوزقة دورتر بوايا معنى كان ويا ليته جديدا ليته كاملا ليته بعيدا على أما أنا زاني أما معناه يجي شو خدمة بيغمر صلى الله عليه وسلم سكوايا على شو خدمة بيغمر صلى الله عليه وسلم بيغمر صلى الله عليه وسلم بيغمر صلى الله عليه وسلم فرمي أول لكاتي حالتي سنة مرقا خيري أوسيك إيشان في شان داوك كديوتي كوتي ليته جديدا على برغو بوشاكي كبوا برغو پۆشاکەی تۆزێک کۆن بووە کابرایکی فەقی داوای بەرگی لێکردووە سەرمای بۆ تێتی فەرمەوە بۆ تۆ جاڵێ لەو حاڵەتە قەسرێکیان پێشاندان لە بریتی ئەو خێرا کە کردێتی ئەوشتی لەیتەه جەدیدەن تازەکەم تازە بووە ئەڵێ ئەمجارە لەیتەه بەعیدەنیش ئەڵێ چۆ بۆ مزگەوت سیرێکە کابراایەک شەلە لێتی نوقسانە ناتوانێت بڕاتە ڕێڵە کردێتی کۆڵە تا مزگەوتەکە ئەڵێ خێری ئەویشیان پێشاندا یەک قەسرێک أيشتي ليته بعيدا خزقا دور تريج بوها من كرات كله على بو ليته كاملا نكيش على كليريكي بوا كابرايكي برسي فقير داوي ليك دوكتي دابو كتي خوي خوارديته على خير ايشان بيشان دا قصرك درباري او على ليته كاملا خزاه مو كليره كان باته جاء معنا لحقتها حديثك اتن صحتك الين تواونيه والله براسي ئەمە دەرس و پند و ئامۆژگاریە بەخوا زۆر جار بەهۆی خێرێکی کەمەوە خوا دەرویەکی زۆر گەورە لە ئینسانەکاتەوە خوامان کە بۆ کەسانەی کەوا ئەهلی خێرن بۆ ڕۆژێکە فرسەتی گەڕانەوەمان نییە مەوەسا من یەکێک لەو ئەزمونانەی موسڵمانێکی غیرە کورد و بینیم باسی ئەوە کات فەرمێت فەرمێ وەڵڵاهی حاڵەتێکم بینی کۆمەڵێ خێری زۆر بینی وەکو جەنابەت باسێکی فەرمێ هیچێک لەو شتانە فەرمێم ئینسان کە گەیشتەوە دنیایەتی دەستی لەم دنیا ئەبڕێت یعنی هیچی پێ ناکرێت هیچی پێ نامێنێ پیاوێکم بینی لە گەڕەکەکەی خۆمانە گەنجێک بوو وا مەشهور بوو کە مردووە ئێمە نەمانزانی کە خۆی کوشتووە بەس شۆڕتە و ماڵی باوکی ئەنزانی خۆی کوشتووە هیچ ئەو شایع نەبوو بەس من لەو ئەزمونا بینیم زۆر محاوەلەیە کرد لە یەکێک لە طەبەقە زۆر ترسناکەکان ئابینیم وتم ئەو تۆ چیەکەی لێرەوە تەعزی بەدرێ وتی ئەمە شوێنیوانەیە کە خۆیان کوشتو چون تۆ خۆ کوشتویە مردویت ئێمە وامانزانی تۆ مردویت تێنە وەڵڵا وەرە با پیشانە بەم وتی بردمیێ شوێنی ئەسڵی خۆکوشتنەکەی کە چۆن ئەو ئادەواتانی کە خۆی پێکوشتووە لە حەوشەکەی ماڵی خۆیان نابووە دەری هێناوە ئەو شتانە چی بوو کە خۆی پێکوشتووە هەموویم بینی بە تەفسیل ئەڵێ هەوڵی ئەدا کە من بێهۆش بووم بچێتەوە ناو لاشەکەی من ئەیوب بەس خۆزگە مۆڵەتم بۆیە بێمەوە لاشەکەی تۆ 1 سەعات بۆی چاکە بکەم
بۆ ئەوەی تەوبەیەکی ڕاست بکەم بۆ ئەوی خوا لێم خۆش بێت و ئەم گوناهەم لەسەر لابەرێکە ئەم تاوانە گەورەکە کردومە کە خۆکوژی لە ئەزمونەکانت یادی جاما بەستم ئەوەیە ماوەسا یعنی ئێمە ڕەنگە لەو دنیا زۆر جار تەمەنای کەسێ بکەین کە بێهۆشە بڵین خۆزگە بچونێتە ئەو لاشە لە باتی لاشەکەی خۆی ئەم کەسە خۆی لاشەکەی خۆمانتیا چۆ تەواو مردووە مەبەست وایە ئەم فرسەتە شتاقیکردنەوەیکی قورسەکە خوای خاتە بەردەمی ئێمە یا ئەو چاکانەی کە هەمانە چۆن گەوریان بکەین چۆن ئاویان بین چۆن لە بەهارە بیان ژێنی نێڵی مگاتە پاییز و هەمووی گەڵاکەی هەڵوەرێت و هیچ سوودێکی لێ نەبینین بەڕاستی وەڵا جەنابی شێخجان خۆی ئینسان هەروەکو ڕۆژانە هەوڵەدا بۆ بژێوی ژیانی دنیای ئێمە ڕۆژانە کولی کەسیها لە هەوڵێەوە بۆ بژێوی ژیانی دنیا بەڵام ئەگەر ئێمە بەڕاستی بیرێ بکەین و خی گەورەترین ناز و نیعمەتی ئیمان کە پێ بەخشین و باوەڕێکی تەواومان هەیە کە ڕۆژێک ئێمە ئەمرین و قیامەتێکی شەیە وەیتر لێ مردنیش نییە بە هیچەوەیە چاکوایە ئەوانە عقلمان ببێ خۆمان بەگشتی هەروەکو چون ڕۆژانە چۆن بۆ بژێوی ژیان هەوڵەدەین هەموو ڕۆژێکیش بەرنمەیەکمان ببێ بۆ قیامەت تەنها بەم 4 ڕکاتە نوێژ و زەکات و حەج و ڕۆژە خۆمان هین نەکەنەمانە شعارێکی دینە ئەبێ ئەم شعارەمان بەرهەمێکی ببێ ئەبێ نوێژەکەمان بەرهەمی ببێ ڕۆژەکەمان حکمەتی لێوەرگین شتەکان دەرس و پەنجی لێوەرگین ئەبێ بۆ شێوە هەڵسوکەوتکەن بەداخەوە بەڵام ئێمە بە شێوەی غەرق بین لە دنیا ئاگامان لەوانە بەکەمی ماوە ماوەسا هەتا ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی ئەو سێ هاوڵەمان بۆکە کە پێش زمانی پێغەمبەر ژیاون صلی الله علیه وسلم چونەتە ئەشکەوتەکە و دەرگای ئەشکەوتەکەیان بۆ کراوەتەوە هەر یەکەی بە یەکێک لە کردەوە زۆر باشەکان یعنی هەموو مسلمانێ ئەبێ کۆمەڵێک کردەوەی هەبێ ببێ بە عجوبەی عالەمی غەیب ئەنا دەرگای ئەو دیوی زۆر بۆ ناکرێت ئەم عجایباتانەی تیان نەبێ ژیانی ڕاستی دەرگاکە قورسە بکرێتەوە لەو دنیا ئەنا ئەم فەرمودەی بۆ هاتووە زۆر جوان هەر زۆر جوان وەڵام فەرمودەی بۆ تێمە دەرسی لێوەرگرێت بۆ تێمە عەمەلی پێ بکەین بۆ تە کولی کەسێ هەڵدات بە منی شتێکی وەهام ببێت شتێکم هەبێ باش شتێکم ببێت چەند شتێکم هەبێ ڕاستە ماوەسە جەنابتان ئەم ئیمتیحانانەی ژیانە وازم بەسەر هاتێکتان هەیە بەسەراتێکی جوان ئەگەر بیفەرمووی لە کۆڕەوەکەی 92 کە هەمومان ڕامان کرد هەمومان ڕۆشتین تەسەوڕ کە ماوەسا لەو کۆڕەوە من خۆم بە چاوی خۆم لە دواو ئافرەتمان بینی بەس مناڵ ئافرەتەکەم نبینی مناڵەکە بخاتە ئاوەکە بەس بوو بە قەرەباڵغی وتیانە ئەوە شتێکی ئاوا بوو ئافرەتەکە لە بێخەویە لە بێوەزعیە وەکو تێک چوو بێت مناڵەکەی باوەشی هەڵڵایە ناو ئاوەکە و خنکا و ڕۆشت ئەو مناڵی کە بە خێویەکە ینی ئالەو ئیمتیحانە قورسەوە سیرکە حتا ئیتر ئەوەی کە خەڵک برسی و خەڵک نائەمەتی بینی خەڵک ینی دەردی سەری زۆری بینی لەو کۆڕەوەیە وەکو چۆن لە ئەنفال لە کیمیا باران و لە کارەساتەکانی ترا میلەتەکەمان دووچاری زۆر کارەسات بۆ جەناب نمونەیەکی جوانە لایە حەزەکەمەوە نمونە وەڵا قوربانەوە تەبان ئێمە لە سلێمانی بینە وەختە ڕەمەزان بوو وەڵای سە تاریخی نازە بەس 6 ڕۆژێکی ڕەمەزان مابوو لە ماڵێ کاکەمال بوو لەوێ داوات بێن لەگەڵ کاکشێ مەحموود هەزار ڕەحمەتی خوای لێبێ هەروکمان زانی بوو بە زرمەی تۆپ تقریبا نیوانە پیاڵەیشیان شۆرد بوو خەریک فتار کە نوێژتر فتارمان نەکرد بوو وتیان وەڵای جێیشە کەوتین جێیشە سلێمانی ڕای ئێتە هەمووی هجوو ڕۆشت کۆڕەوەک منیش بەرازیلێکم پێ بوو سوال بەرازیلەکە بین لەگەڵ کاکشێ مەحموود خوشیەکەم ما بوو لێرانە لەگەڵ برێ مناڵی ترمانە تقریبا بە مناڵ و بە مناڵ 11 کەس لە بەرازیلا بوو ئیتر زۆر بە ناڕەحەتی گەیشتە تەوێڵە لە بەرژووکەکەی تەوێڵە ئەچیتە سەر لێ گەیشتم بە خزمەتی پیاوێکی زۆر بەڕێز کە زۆرم خۆشەوێ لە هێزان ماوە خوای گەورە مۆفەقی کە ناوگەشتم بەخواد نازەم بە تەواتی لەبیر باشەوە لەوێ چاوم کە ئەو دەست بکرد بە گریان سیرەکەم یەک کۆڵی گەوری ها بە کۆڵە پڕ گونیەکە لە بەرژوورکەکە منشدا بەزیم لە بەرازیلە کەوتم کاکەوتیا باوشم پێکردم لەولا ماچکردم بەخوا من هیچ دەسڵاتێکم نیە یارمەتی تۆ بێم تەنها ئەمە سویچەکان بۆ تۆ سوار سیارەکە من لێ خۆڕ ئەو کۆڵە بدەرە منێکە بە کۆڵ من ئەگریان مەڵای ئەو دەستکرد بە پێکانی تخواوە تۆ چۆن واڵێت بۆ تی بەخوا لە ڕۆژی قیامەتە بەسەر بە شەرتی حەمد و سەنا بکەین لەسەر ئەمە زیاتر بەسەرمانە ئەڵێن خۆزگا 100 ئەو نێترمان بەسەرە باتە ئەوەنەمان پاداشە درێت ئەو عەزمی ئەو پیاوە سەبر لەگەڵ پەلەپەل و هەڵپڕووسکان نایکرێت و هەر زوو تەرکی هاوڵێتیم جۆرە شتاناکات ئەبێت ئارامگری هەموو دۆخێک بین چەندین کەس هەن خۆیان و فیترەت ناناسن بە درێژایی چەندین ساڵ بە پڕتاو ڕۆشتون وا بینراون کە زۆر باشە ڕۆن
بەڵام هێندەی سەردەرزیەک مەودایان نەبڕیوە. لە هەمان کاتا چەندین کەسی خامۆش ئەگەرچی وەک ڕووبارە قوڵەکان مەنگ و بێجوڵە دەرەکەون، زمانی باشوتن و پیا هەڵدانی خۆیان قوفڵەکەن، بەڵام بەبێ وەستان ڕۆشتون لە سێبەرا ڕێیان کردووە و نەچوونەتە بەرلامپ و زوومە لە خشتەبەرەکان، هەنگاو بە هەنگاو پێشکەوتون، یەک تاریشیەکانی بەردەمیان تێپەڕاندووە، کۆسپەکانیان بەبێ هەڵاو هەسپێکردنی دەوروبەر تەختی زەوی کردووە، دڵیان لە چاویان شاردۆتەوە، چاویان نەخستۆتە سەر هیچ شتێکی خۆیان و لە کەش و فش و ژاوەژا و سنگ پیشاندان دوور کەوتونەتەوە و غەرقی ژانی ئازارەکانی نەفسی ئەممارەی خۆیان بوون. بێدەنگی و سەبر بەردووچیاکان کونەکات و ئەگاتە ڕووناکی و چرۆ، ئەو کات خۆی پیشانی ڕووناکی حەقیقیەدات. ئەتوانین ببین، بەڵام ئەبێت بە نەبوون ڕازی بین، ئەوسا بەخشرێت. ماوەسە دڵنەوایی کەسێکە مناڵی ئەمرێت، موسیبەتی مردنی بەسەرایەت، خوا پەنامان با موسیبەتی کەس مردنی زۆر نزیکی بەسەرایەت، یعنی ئەم کەسە خۆ هەمومان ینی معڕەزین بۆی ئەم حاڵەتەمان بەسەرا بێت لە ژیانین، مادەم قەدەری خوا یێتە بەردەم هەمومان. بەڵام ئەو کەسی کە بڵین سەبرەگرێت دوای 10 ڕۆژ، وەکو هەر ئەو کەسە وایە کە سەبری نەگرت و دوای 10 ڕۆژ هەرەکو یەکوان تقریبن دڵنەواییەک بۆ هەردووکیان دروسە بێ. بەس جەنابەت لە ئەوڵی بەرنامەکە باسی سەدمەت الئولاد کرد، یعنی لە یەکەم لەحظە ئەم کەسە چۆن خۆی بگرێت، یعنی چۆن ئەم دڵنەوایی بۆ دروست بێت. وەڵا یەکێ لەوانەی کەوا من زۆر جار باسی شەکەم لە هەندێ مەوعیزە و ئامۆژگاری ناو خەڵکە، یەکێ لە فەرمایشتەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم حەدیثەکەم بە تەواوەتی لەبەر نییە، ئەفەرمێ هیچ کەس لە ئێوە ئیمانی تەواو نابێ هەتا وەحابەی حاڵەتی وای لێبێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لە دایک و باوک و کەس و کار و ڕۆح و ماڵ و هەموو شتێکی خۆی زیاتر خۆشگەرەک بێ. ئەی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵک هەڵنانێ بۆی زۆر خۆشگەرەک بێ. ئەمە حکمەتی تایە. یەکێ لە حکمەتەکانی چییە؟ ئەگەر ئینسان حاڵەتی گەیشتە ئەو ئەندازەیە کە پێغەمبەری لە خۆی و ئەولاد و دایک و باوک و هەموو کەسێ زیاتر خۆشگەرەک بوو، هەر موسیبەتێکی بەسەرا بێ بەس پیر لە پێغەمبەر بکاتە تەسەلای دڵی تێ. بۆ نمونە سێرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سکی دایکا بۆ باوکی مردووە، سێرەکەی پاش 6 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم دایکی مردووە، سێرەکەی پاش 8 ساڵ پێغەمبەر باپیرەی مردووە، سێرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوشی نەبووە، برای نەبووە، خەدیجە و ئەبو طالب وفاتەکەن، ئەبو طالب بەخێوی کردووە، سەیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتە دریا، سەرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مناڵەکانی بەمان دەستی مبارەکی خۆی وفاتی کرد، ئاخر مناڵی وازانم قاسم بوو یا ئیبراهیم بوو، 16 مانگی عەمر بوو کە بەمان دەستی مبارەکی خۆی وفاتی کرد. تەلقینێک کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو مەسەلەن ئاوا بکە و جوابی بۆ ناڵی کەوا بدەرەوە. حەزرەتی عومەر لە پشتسەری پێغەمبەر صلی الله علیه و سلم دەچی کرد بە گریان وتی باش تۆ تەلقینی کەسێکی 16 مانگی عەمرە، ئەی قوڕ بەسەر عومەر چی بکە؟ سەرەکەی ئەلەو کاتام ئایەتە نازڵ بوو يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. ئەوە هەم دڵخۆشی بوو بۆ عومەر و دڵخۆشی بوو بۆ هەموو ئومەتی پێغەمبەر هەتایە. یعنی ئەو کەسانی کە لەسەر ئیمانەکەیان سابت و نەگۆڕن لە دنیادا و لە قیامەتیشا لەسەر هەمان ئیمان زیندوو ئەبنەوە. جاکەوا بوو گەورەترین بۆتە سەلای دڵی ئینسان بیرکردنەوەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەمە بارێکی تریشی خوای گەورە بە ئیمتحان باسیەوانەکە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. خوای گەورە فەرمێ متاقیتانە کەنەوە بە نەبوونی ماڵ، بە لە دەستانی ماڵ، بە زەراعەت، مانی ماڵ و سەروات، بە نەفسی خۆتان، بە مناڵ، بە هەموو شتێ تاقیتانە کەنەوە. بەڵام وبشر الصابرين ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدە بدە بەو کەسانی کە خۆڕاگرن. چی ئەڵێن؟ قالوا إنا لله وإنا إليه راجعون. وبشر الصابرين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. كانت مصيبة كان تشبه ألين خواي إما بديتوينو وتدرس جرنا إشارة قرينو بلايتو أجال لي أنا أسيرك خواي قرب هذا شيء أهل سبل لي شباب تشتكي زور عجيبك أولئك عليهم صلوات من ربهم وأولئك هم المهتدون. عليه للاين إخوة صلوات يعني رحمتي خوي بالين تسريانا وبهداية درجنا بينا به. هيترو جورتين بعد شباب أهل السفر لحد ولاك ولم لا كو هدايتي
طلبی بەلای کەم و حەڤە جاری ناو نوێژی ئێمە خوا هیدایەتمان بەڵێ جوان خۆماسە کافر داوای هیدایەت ناکە بەس ئێمە کابینە موسڵمان اینجا داوای هیدایەت هەموو ڕۆژێ حەڤە جار بەلای کەم داوای هیدایەت خوا گیان کوانێکە سوکارەکەم کوا برای ئازیز کوا نازدارەکەم کوانێ بۆ کوێ چوون برازاکانم هەواڵی ئەوان من چۆن بزانم کوانێ چی لێ هات کوا دڵسۆزەکەم خوشکی خۆشەویست جگەر گۆشەکەم کوانێ بۆ کوێ چوون خوشکە زاکانم ئازیزەکانی کەژ و کێوانم ئەی باشە کوانێ خەڵکی وەتەنم کوا لاوەکانمان بۆ نایان بینم 57 نەفەرنەوەی مسڵمان بوون بە قوربانی لە بۆ کوردستان بەدەستی دوشمن سەرنگوم کران لە گەنج و لە پیر لە کوڕ و کچان کوا قەوم و عەشرە چوار ئەترافەکەم کوانێ لەشکری عێلی جافەکەم ئەی باشە کوانێ پیا و ماقوڵەکان خاوان بەخشش و لانەی غەریبان کوانێ ڕیش سپی ناو هۆزەکەمان سڵح و ئاشتی خواست دڵسۆزەکەمان کوا چریکە و بەستەی دەنگی شوانەکان کوا دەنگی شمشاڵ لەسەر چیاکان سەدا و دەنگی زەنگ لە ناو ڕانەکان خرمەی دەمی مەڕ لە سەوزەگیاکان سەدا و دەنگی زەنگ لە ناو ڕانەکان خرمەی دەمی مەڕ لە ناسەوزەگیاکان کوا سەدا و ئاواز دەنگی مناڵان لە لای کار و بەرخ لە توێی شاخەکان کوا قاڕەی مێگەل قەتارە بەست و کاتی چێشتەنگاو بۆ پەچە ئەچوو کوا بانگە بانگی با بڕۆین ژنان درەنگە گەرمای کرد بچین بۆ ناوڕان شاخەکەی ئاشداخ بۆوە سوتاوە بەرگی ئازیەتی بۆوە پۆشاوە بۆ تاو چاوبڕکە دێهات نەماوە سەرتا پەخواری هەموو ڕووخاوە کوا دەنگ و وردی خوێندنی قورئان زیکر و تەلیلەی کاتی بەیانیان کوا بانگ کوا سەڵا کوا مزگەوتەکان چۆن جورئەتیان کرد هەمویان ڕووخان قورئانی خوایان لە ناوە سووتان ئاشکرایان کرد بۆ هەموو جیهان ئەوان کەسێکن دژ بە مسڵمان هەم بە میلەتی کورد لە کوردستان کوا شاری سەنگاو کوا نێدیەکانی کوا گەنج و لاو و کوڕ و کچانی گوناهیان چی بوون بە قوربانی کێ بوو دوشمنی بەسەریان هانی باشە کوا خەڵکی کوردستانەکەم کوا گەنج و لاوی نیشتمانەکەم 182,000 نەفەرمان گەنج و لاوی کورد ڕیشەی جگەرمان چیان بەسەر هات بۆ کوێیان بردن گوناهیان چی بوو واگومیان کرد